بەیانیتان باش بە خێراتنی هەموو لایەکانەکەین. پێم خۆشە هەر لێرەوە دەستخۆشی لە ڕێکخراوی DHRD و دەستگاڕەکانە بەڕێزەکان بکەم بۆ گرنگیدانیان بەم بابەتە. لە ڕاستی ئامادەکردنی ئەم راپۆرتە لە نەتیجەی ئەو کاردانەوانە و دروست بوو کە لەسەر دۆسیەی دەستگیرکراوانی بادینان لە هەرێمی کوردستان دروست بوو بە دوای خۆی داهێنا. پێمان باش بوو هەم بۆ داکۆکیکردن لە دەسەڵاتی دادوەری و دادگای بەڕێز و هەم بۆ تیشخستنە سەر لایەنی یاسایی دۆسیەکە و هەم بۆ دوورخستنەوەی ئەو مهاتەرات و کاردانەوە و هەڵاوهوریە سیاسی کە دروست بوو لەسەر بابەتەکە ئەوەی کە گرنگ بوو بەڕاستی بیخەینە ڕوو لایەنە یاسایەکەی بوو. چونکە بەداخەوە ئەگەر لەبەر ژینگەی ئاڵۆزی هەرێمی کوردستان نەبووایە و لەبەر ئەو ململانێ سیاسیە ناسروشتی و ناتەندروستە نەبێ کە بەردەوام لە ئەم دی و ئەو دی و دێگەڵایە هەبووە لە چەند ساڵی ڕابردووە زۆر باشترە بوو بۆ دەسەڵاتی دادوەری و بۆ هەموو لایەنەکانی تر کە ئەم جۆرە دۆسیانە بەڕاستی زیاتر تیشکی یاسایی بخرایەتە سەر و دوور بووە لە چاوی لە هەڕاوریای سیاسی. دیارە شتێکی سروشتیە کاتێک چەند کەسێک دەستگیرێکرێ بە دڵنیایەوە کاردانەوەی سیاسی لێ ئەکەوێتەوە، بەڵام تا چەندێک دەسەڵاتی دادوەری و دادگاکان سوودمەندن لەم دەنگدانەوە ئیعلامی و کۆمەڵایەتی کە لە کەیسەکانە دروستە بێ بەڕاستیەوە جێگەی پرسیارە. ئێمە خۆمان وەکو یاساناسان وەکو کەسانێک کە گرنگی ئەدەین بە سەروەری یاسا و دادپەروەری لە هەرێمی کوردستان زۆر پێمان گرنگە کە دواهەمین دەسەڵات ئێمە بمانەوێت تەدەخول بکەین و قسەی لەسەرکەین بەڕاستی بریتێ لە دەسەڵاتی دادوەری، بەڵام بەمەرجێک کە دەسەڵاتی دادوەری خۆی هەم توانایی و هەم ئیرادەی و هەم ئامادەی ئەوەی تیا هەبێت کە ئەرک و مەهامە گرنگەکەی خۆی لە کۆمەلگای جێبەجێ بکات. بۆیە لە سەرەتا ئەوە بڵێن کە ئامادەکردنی ئەم راپۆرتە بەڕاستی تەنها لایەنی یاسایی دۆسیەکەیە. هیوادارم بەو چوارچێوەیە لێک بدرێتەوە و هیچ مەبەستێک لە تەدەخولکردن نییە بۆ کاروباری دادگاکان. بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە کە ڕاگەیاندن و یاساناسان و ئەوانەی لە دەرەوەی دادگان نابێ هەمان ئەو هەڵەیە بکەنەوە کە سیاسیەکانی کەن و تەدەخول لە کاروباری دادگاکانە بکەن. بۆیە ئەم راپۆرتە تەنها لایەنی یاساییە بۆ پشتیوانیکردنی دەسەڵاتی دادوەریە و بۆ دروستکردنی فشارە لەسەر هەموو ئەو لایەنانەی کە ئەیانێت دەسەڵاتی دادوەری بەلاڕێیا بەرن. چۆنەتی ئامادەکردنی ئەم راپۆرتە گرنگە لە چەند خاڵەکە بخەمە ڕوو. یەکەم کاتێک کە راپۆرتێکی شیکاری یاسایی ئامادە ئەکرێت پێویستە دوور بێت لە هەموو بیر و ڕاو پێم وایە و بیر و بۆچوونێک کە بنەمای یاسایی نیە، هەوڵمان ناوە خۆلەوە لابین و بەلایانی سیاسەکان نەڕۆین. دووەم پێویستە تۆ بە سەرچاوە هەیە بۆی کە راپۆرتێکی شیکاری ئامادە بکەیت. ئەو سەرچاوانی کە لێرە بەکارهاتون بەداخەوە ڕەنگە هەموو ئەو سەرچاوانە نەبن کە تۆ پێویستە لە راپۆرتێکی شیکاری یاسایی ئامادەی بکەیت لەبەر ئەوەی کە کۆمەڵی ڕێگری تەکنیکی و یاسایی هەیە لەوەی کە تۆ بتوانی هەموو سەرچاوەکان لەبەر دەست بێ بە تایبەت دۆسیە یاسایەکە کە پەیوەنددارە بۆ بڕیاری دادگاوە. ئەو سەرچاوانی بەکارهاتون یەکەم بڕیارەکەی دادگای بەڕێزی هەولێر، دووەمیان بریتیە لە دەستوری عێراق، سێمیان یاسەبەرکارەکانی هەرێمی کوردستان و عێراق، چوارەمیان بریتیە لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان، پێنجەمیان چاودێریکردنی پرۆسەی دادگایکردنەکە لە کاتی بەڕێوەچوونی دادگایەکە لە هەولێر، شەشەم ڕاو بیر و بۆچوونی یاسایی تەنها یاسایی پارێزەرانی دۆسیەکە و کۆمەڵە دادوەری بەڕێزکە لە دوور و نزیک ئاگاداری بابەتەکە بوون. و حوتەمی دەتوانم بڵێم بەشێک لەو شتانەی کە هاتوونەتە دەرەوە لە دۆسیەکە بە ڕێگای دروستی یاسایی. بۆیە ئەکرێت دەرئەنجامی ئەم راپۆرتە شیکارێ بەڕاستی لەسەر ئەساسی ئەو سنوورداریە هەڵبسەنگێنرێت کە ئێمە لەبەر دەستمانە بە وەکو سەرچاوی زانیاریەکان. لەم راپۆرتە شیکاریە ئێمە هەوڵمان ناوە تیش بخێنە سەر چوار خاڵی زۆر ڕئیسی بۆی کە بتوانین ئەکادیمیتر بڕواینە سەر بابەتەکە. یەکەمیان ئایا بابەتی سەرەکی تۆمەتەکە بریتی بۆ لە چی لەم دۆسیە یاساییەدا؟ ئەو واقع و ڕوودا و کار و چالاکیانە چی بوون کە کراونەتە بنەما بۆ داڕشتنی واقعی ناو دۆسیەکە؟ ئەمە پرسیاری هەموو دادوەرێک و هەموو دۆسیەکی یاساییە. ئایا چی ڕوویاوە؟ دووەم بنەمای یاسایی و چوارچێوەی یاسایی چییە کە بەکارهێنراوە بۆی کە ئەو کار و کردە و چالاکی واقع مادیەی پێ بسەنگێنرێت کە لێرە بە تاکید وازحەکە چی یاسایەکە بەکارهێنراوە لە دادگای بەڕێزەوە. سێمیان ئایا هەتا چ ڕادەیەک ئەو ڕێکاری پرۆسەسەی بەکار هاتووە لە پرۆسەی دادگاییکردنەکەیە توانیوێتی تەواوی یاسا و ڕێسابەرکارەکان لەبەر چاو بگرێت. چوارەمیشیان کە بەڕاستی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان ڕەنگە شتێکی تازە بێ هەتا ئەم دەقەیە بەداخەوە ئێمە زۆر دەوڵەمەند نینتیە ئەوەیە کە ئایا ئەو ڕێبازە حکومدانە چییە کە دادگا بەکاری هێناوە بۆ تەفسیری مادە یاسایەکە و جێبەجێکردنی بەسەرنایانی مادی و واقع و ڕووداوەکانی ناو دۆسیەکەیە. ئێمە کەمتر بەڕاستی ئاماژەمان داوە بۆ لەبەروی دوای دیراسەکردنی بڕیارەکەی دادگای هەولێر بۆمان دەرکەوت کە بەڕاستی کەمترین یان لانی کەم ئەوەی کە نووسراوە ئێمە ئەیبینی بۆی کە تۆمەتباریان نەکەین کەمترین کات و گواردراوە بە تەفسیرکردنی ئەو مادەی کە جێبەجێ کراوە بەسەر واقعەکە و بەسەر
ئەو کار و چالاکەی پێشتومەتبارەکە ئەنجامیان داوە. ئەم چوار نقطەیە بەڕاستی بۆ ئێمە گرنگ بوو لەسەر ئەساسی سێ نقطە لەو چوارە ئێمە وەستاوین. لایەنێکی ترکە گرنگە ئێمە ئاماژەی پێ بدەین ئەوەیە کە دوای ئەوەی دیراسی ئەومان کردو ئێمە زۆر بەداخەوە ئەڵێم تەنها لە ڕووی یاساییەوە بەپێی دەستوری عێراقی بەپێی یاسا و ڕێسابەرکارەکانی هەرێمی کوردستان 18 خاڵی سەرەکیمان دیاری کردووە کە لەلایەنی ڕواڵەتی و ڕێکاری دووەمیشیان لەلایەنی جەوهەری و بابەتی دۆسیەکە لەبەر چاو نەگیراوەکو پێویست. واتە ئەم راپۆرتە دوای ئەوەی کە سەرچاوەکانی دیراسە کردو، دوای ئەوەی کە بڕیارەکەی دادگای دیراسە کردو، دوای ئەوەی کە وتوێژێکی زۆری لەگەڵ پارێزەران و دادوەران و ئەو لایەنانەی تر کردووە کە